دووبارە ئەم گۆرانی پێشکەشە بە ڕێبازی حاجی جەلالی خۆشەویست. ئاواز و کەلیمەی خۆمانە بۆ هیوای بەدڵێ ملایەت بێت. بڕۆن هەردوو مامۆستا. بژین وەڵا بژین ئەی دڵم شەو بێزاری کردم بێقەراری یاری کردم محتاجی دەستی خەیاڵ و وێڵی کوچە و شاری کردم دەستی خەیاڵ و وێڵی کوچە و شاری کردم ئەم شەو ڕێگەت پێگرمە بەرنداما و ناچارت کردم ڕێگە دەبڕم بۆ لای ساقی ئەم شەو تۆی خومارت کردم ڕێگە دەبڕم بۆ لای ساقی ئەم شەو تۆی خومارت کردم بۆچی یاشتم ناکەیتەوە ئاسوودە بکەی دەروونت ئەی ڕەحم و سۆز و بەزەی یەک بۆ نییە لە دڵ و دەروونت بۆچی یاشتم ناکەیتەوە ئاسوودە بکەی دەروونت بۆ دەبێت تۆ بەجێم بێڵی منیش هەر ببم زەبوونت بۆ دەبێت تۆ بەجێم بێڵی منیش هەر ببم زەبوونت کاکە ڕێبازی خۆشەویستە لە ڕەوشتی مندانیا خیانەت و خۆ بەزلزانەی تۆ بۆ وا بە پۆز دەرچووی لوتت داوێتی لە ئاسمان بەزلزان ئەی تۆ بۆچی بە پۆز دەرچووی لوتت داوێتی لە ئاسمان ئەی بۆ کێو بۆچی دڵت گۆڕی کەوتە نێوانماندا بڕام بە قسەی کێ بوو هەڵخەڵەتای بە قسەی منداڵێکی نەزان بە قسەی کێ بوو هەڵخەڵەتای بە قسەی منداڵێکی نەزان یاڵە ڕاژان دردت بە من ئاسان ئەیەوەی ناوی دەرد و خەم بوو نەبوو دەژیان خۆش و ئاسان لەبیر نەکەی ئەوە تۆ بووی دەرد و خەمت بە من ئاسان
بکاسان ئارامیت لە من بڕی وەک چەکە خوا خۆی کارت بکاسان ئەی بژین دەست بەش